ئامادەن؟ ڕۆژتان باش. ئەمڕۆ ڕۆژێکی گرنگە لە مێژووی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان کە ئێمە لە دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان لەگەڵ فراکسیۆنە بەڕێزەکانی تر توانرا یەک لە ئەرکە یاسایەکانی خۆی بەپێی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان بەجێ بگەێنێ کە ئەویش هەڵبژاردننی سەرۆک و جێگر و بڕیاردەری هەر 15 لیژنە هەمیشەیەکەی پەرلەمانی کوردستان بوو. بۆی ڕێوشوێنە یاسایی و پەیڕەویەکانی ئەم پرۆسەیە بخرێتە ڕوو بە پێویستمان زانی ئەم کۆنگرە ڕۆژنامە نووسێ بکرێت و تێدا هەندێک خاڵ ڕوون بکرێتەوە. بە پێی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان دوای هەڵبژاردننی دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان کە لە 18/2 ئەنجامدرا، پەرلەمانی کوردستان 25 ڕۆژی لە بەردەما بوو بۆ ئەوەی لیژنە هەمیشەیەکانی خۆی پێک بهێنێت. بە دوای 18/2 کە دەستەی سەرۆکایەتی هەڵبژێردرا، سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان لە دانیشتنێکی نائاسایی چووکە کاتمان لە زۆر لە دەستچوو بووە و عورفێک لیژنەی یاسایی وەکو یەکەم لیژنە پێکهێنرا. هەر لە سەرەتاوە بۆ ئەوەی بەپێی پەیڕەوی ناوخۆ مادە 28 فراکسیۆنە بەڕێزەکان لەسەر بنەمای بەرکەوتەی هەڵبژاردن، لەسەر بنەمای پسپۆڕی و توانا و خواستی فراکسیۆنەکان و بەڕێکەوتنی بەشی هەرە زۆری فراکسیۆنەکان، ناڵین هەموو فراکسیۆنەکان، بەشی هەرە زۆری فراکسیۆنەکان لەسەرەوە کۆک بوون کە سانتیگۆ 1.4 بکرێتە بنەما بۆ ئەوەی بەرکەوتەی هەڵبژاردن بۆ تێکڕای لیژنەکان بۆ هەموو فراکسیۆنە بەڕێزەکان بەڕێوە بچێت. بە دوای ئەوەش لە چەند کۆبوونەوەیەکی تری دەستەی سەرۆکایەتی لەگەڵ فراکسیۆنە بەڕێزەکان بۆ ئامادەکاری بۆ ئەنجام بۆ هەڵبژاردننی ئەندامانی لیژنە هەمیشەیەکانی تر ئەو 4 لیژنەی کەما بوونەوە، بۆیە لە کۆبوونەوەی ڕۆژی ئاسایی ڕۆژی 12/3 پەرلەمانی کوردستان دەنگ لەسەر ئەندامانی هەر 4 لیژنە هەمیشەیەکەی تردرا و لە کۆبوونەوەی دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان بە ئامادەبوونی جێگری سەرۆک و سکرتێری پەرلەمانی کوردستان ڕۆژی 13/3 کۆبوونەوەیەک لەگەڵ سەرۆک و نوێنەری تێکڕای فراکسیۆنە بەڕێزەکانی ناو پەرلەمانی کوردستان ئەنجامدرا بۆ ئەوەی بەرکەوتەی هەڵبژاردنیان لە دەستەی سەرۆکایەتیەکان بەپێی ئەو پێوەرە زانستی کە هەیە پێبووترێت. بۆیە دوای ئەوەی کە ئەم بابەتە شەی کرایەوە بۆ فراکسیۆنە بەڕێزەکانمان شی کردەوە کەوکو دەستەی سەرۆکایەتی بە ڕاوێژکردن لەگەڵ ڕاوێژکارە تایبەتمەندەکانی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان ئێمە لەبەرەوەی 15 لیژنەمان هەیە و پۆستی سەرۆکی لیژنە و جێگری سەرۆکی لیژنە و بڕیاردەری لیژنە لە 15 لیژنە ئەکاتە 45 پۆستی سەرۆکایەتی لیژنەکان، واتە ئەم 45 پۆستە هەبوو کە ئەوە لە نێوان فراکسیۆنە بەڕێزەکان بەپێی بەرکەوتەی هەڵبژاردنیان لەسەر بنەمایەکی دادپەروەران دابەش بکرێت. ئێمە لەبەرەوەی 3 ئەندامی دەستەی سەرۆکایەتی لە فراکسیۆنی پارتی و یەکێتی و تورکمان لەم 111 کەم کراوەتەوە کەواتە ئێمە 108 ئەنداممان هەبوو. ئەو 45 پۆستەی دەستەی سەرۆکایەتی لیژنەکان دابەش کرایە سەر 108 ئەندام. بەمەش ئێمە معدەلێکمان بۆ دەرچوو کە بەپێی پێوەری 0.4166 واتە 145 دابەشی 108 کەی پێوەرێکت بۆ دەرەچێت کە 0.4166. ئەو کات ئێمە بەپێی ئەم خشتەیە کە لەگەڵ فراکسیۆنە بەڕێزەکان گفتوگۆمان کرد لە کۆبوونەوەی ڕۆژی 13/3 پارتی سۆشیالیست بەو پێی کە هاوپەیمانیان کردو بوونەتە 46 کورسی، بەڵام یەکێک لە دەستەی سەرۆکایەتی لێ دەنێراوە. ئێستا پارتی سۆشیالیست پێکەوە 45 کورسیان هەیە. 45 کورسیەکەمان زەربی 0.4166 کردووە. پارتی سۆشیالیست بە کۆی 18.75 پۆستیان ئەبێت لەو 45 پۆستەی کە هەیە، واتە 19 پۆستی سەرۆکایەتیان ئەبێت. لەمەش 7 سەرۆکی لیژنەیە، 7 جێگری سەرۆکی لیژنەی لەگەڵ 5 بڕیاردەر. بە هەمان شێوە بۆ فراکسیۆنە بەڕێزەکانی تر فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی 20 ئەندام لەبەرەوەیەکیان ئەبێتە سەرۆکی پەرلەمان، 20 زەربی 0.4166 ئەکاتە 8.332 واتە لە بەرکەوتەی کۆی دەستەی سەرۆکایەتیەکان فراکسیۆنی یەکێتی 8 بەرەکەوێت، 3 سەرۆکی لیژنە، 3 جێگری سەرۆکی لیژنە لەگەڵ 2 جێگری لیژنە. گۆڕان بە هەمان شێوە لەبەرەوەی 12 ئەندامیان هەیە، 12 زەربی 0.4166 ئەکاتە 4.992 واتە 5 واتە لەمەش 2 سەرۆکی لیژنە، 2 جێگری سەرۆکی لیژنە، 1 بڕیاردەری لیژنە. فراکسیۆنی نەوەی نوێ لەبەرەوەی 8 ئەندامیان هەیە، 3 پۆستیان بەرەکەوت، سەرۆکی لیژنەیەک، جێگری سەرۆکی لیژنەیەک لەگەڵ بڕیاردەری لیژنەیەک. کۆمەڵی ئیسلامی 7 ئەندامیان هەیە، بە هەمان معدل
سێ پۆستیان بەرەکەوت، یەک سەرۆکی لیژنە، یەک جێگری سەرۆکی لیژنە، یەک بڕیاردەر. یەکگرتووی ئیسلامی لەبەرەوەی 5 ئەندامیان هەیە، بەم معادلە تقریبەن 2.803 بوو، لەمەش 2 پۆستیان بەرەکەوت، تەنها جێگری سەرۆکی لیژنەیەک لەگەڵ بڕیاردەری لیژنەیەک. فراکسیۆنەکانی هاوپەیمانی کلدان و سریان و ئاشور و ئەرمان لەبەرەوەی 6 ئەندامن، 6 ئەندامەکە بە هەمان معدل ئەکاتە 2.500، لەمەش 3 پۆستیان بەرەکەوێت لە دەستەی سەرۆکایەتیەکان کە بە پێی تەقریبی یەک سەرۆکی لیژنەیە جێگریان بەرناکەوێت لەگەڵ 2 بڕیاردەری لیژنە. فراکسیۆنی تورکمان لەبەرەوەی 4 پەرلەمانتاریان ماوە لەبەرەوەی ئەندامێکیان لە دەستەی سەرۆکایەتیە، زەربی ئەو معادلە کراوە 1.666 لە بەرکەوتەکان، 2 دەستەی لە 2 کەسیان بەرەکەوت، لەبەرەوەی پۆینتەکانیان کەمە، نە سەرۆکی لیژنەیان بەرەکەوت، نە جێگری سەرۆکی لیژنەیان بەرەکەوت، تەنها 2 بڕیاردەریان بەرەکەوت. و فراکسیۆنی ئازادیش لەبەرەوەی 1 کورسی هەیە، بەو معادلەیە هیچ پۆستێکی لە دەستەی سەرۆکایەتیەکان بەرناکەوت. ئەمە لە کۆبوونەوەی ڕۆژی 13 سێر بە وردی خراوەتە بەردەست فراکسیۆنە بەڕێزەکان، و ئێمە لە دەستەی سەرۆکایەتی فراکسیۆنەکان پێمان وتون بڕیار نادەین کام فراکسیۆن کام سەرۆکی لیژنەی بۆ ئەبێت، یان کام فراکسیۆن کام جێگری سەرۆکی لیژنەی بۆ ئەبێت. ئێمە تەنها پێوەرەکانتان پێڵین بەپێی ئیستحقاقی خۆتان، ئیستحقاقی انتخابی خۆتان، بڕۆن فراکسیۆنە بەڕێزەکان ئەو ڕۆژانەی لە بەردەستانایە گفتوگۆ لەناو خۆتانە بکەن. ڕۆژی 13 سێ کە ڕۆژی چوارشەمبوو پێمان وتن ئێمە وەکو دەستەی سەرۆکایەتی پێشنیارتان بۆ بکەین هەموو فراکسیۆنە بەڕێزەکان ڕۆژی یەکشەممە هەفتەی مانگ لە هۆڵی مادەی 140 بەبێ دەستەی سەرۆکایەتی خۆتان لەناو خۆتانە دانیشن، لەسەر هەر فراکسیۆنێک ڕێی خۆی تەڕەحکات، کام سەرۆکایەتی لیژنەی ئەوێ، کام جێگری ئەوێت، لە کام لیژنە ئەوێ بڕیاردەری هەبێت، بەپێی ئەو ئیستحقاقی کە هەتانە لەناو خۆتانە ڕێککەون ڕێککەوتنەکە بۆ ئێمە بهێنەوە بۆ دەستەی سەرۆکایەتی، چونکە بەپێی پەیڕەوی ناوخۆ دوای هەڵبژارد و دیاریکردنی ئەندامانی لیژنە هەمیشەیەکان ئەبێ لە ماوەی هەفتەیەکە دەستەی سەرۆکایەتی بانکێشتی ئەندامانی هەڵبژێردراوی لیژنە هەمیشەیەکان بکات بۆ ئەوەی لەناو خۆیانە سەرۆک و جێگر و بڕیاردەر هەڵبژێرن کە ئەمڕۆ دواوادە بوو. خۆشبەختانە بەڕێزان ڕۆژی یەکشەممە هەفتەی مانگ لەگەڵ ڕۆژی دووشەممە هەژدەی مانگ تقریبان ئەوەندەی ئێمە ئاگادار بین، چونکە دەستەی سەرۆکایەتیش 3 جار لەگەڵ فراکسیۆنە بەڕێزەکان دانیشتەوە لە ژووری بەڕێز سەرۆکی پەرلەمان 14 سەعات گفتوگۆی ماراسۆنی لە نێوان تێکڕای فراکسیۆنەکان هەبوو. هەندێک لە فراکسیۆنەکان خۆیان ئیعلانیان کرد بە فراکسیۆنەکانیان وتبوو کە ئێمە ئەو پشکانی خۆمانمان ناوێت، هەندێک فراکسیۆنی تر داوایان کرد و پشکەکانی خۆیان ببەخشنە هەندێک لە فراکسیۆنەکانی تر و ئەوایە هاوپەیمانی و ڕێککەوتنەکان بکرێت. دوجار بەڕێزان ئێوارەی دوێنێ ئێوارەی ڕۆژی هەژدەی مانگ ئێمە لە دەستەی سەرۆکایەتی کاتژمێر 8 ئەم ڕێککەوتنە لە نێوان فراکسیۆنە بەڕێزەکان گەشتە دەستەی سەرۆکایەتی و ڕێککەوتنێک کرابوو لەناو خۆیانە بۆ هەر 15 لیژنە هەمیشەیەەکە پۆستی سەرۆک و جێگر و بڕیاردەر ڕێککەوتنی لەسەر کرابوو و ئەمڕۆ ئێمە لە کاتژمێر 10:30 لیژنە بە لیژنە هەر 15 لیژنەکە هەتا کاتژمێر 2:30 تقریبان لیژنە بەڕێزەکان لەناو خۆیانە هەر 15 لیژنە هەمیشەیەەکە سەرۆک و جێگر و بڕیاردەری خۆیانە هەڵبژاردووە. لێرەوە پیرۆزبایی لە تەواوی فراکسیۆنە بەڕێزەکانەکەین کە بەگیانێکی دیموکراسیانەی پەرلەمانیانەی بەرپرسانە مامەڵەیان لەگەڵ ئەم پرسە کرد و بە ڕێکشێوەیەکی زۆر ڕێکوپێک و هێمنانە و دیموکراسیانە گفتوگویەکی چڕوپڕیان کرد و ئێمە لە دەستەی سەرۆکایەتی هەمیشە لەگەڵ ئەوەی فراکسیۆنە بەڕێزەکان لەناو خۆیانە ڕێککەوتنیان هەبێ اینجا بەپێی پەیڕەوە و بەرکەوتەی هەڵبژاردنەکان بێ و ئەمڕۆژ لە کاتی هەڵبژاردننی سەرۆک و جێگر و بڕیاردەری هەر 15 لیژنەکە لە کاتژمێر 10:30 تا چەند دقەیەک پێش ئێستا زۆر خۆشبەختانە ئەتوانین بڵین 100% ئەو ڕێککەوتنەی فراکسیۆنەکان ئیمزایان کردهبوو جێبەجێ کرا و هەموو فراکسیۆنە بەڕێزەکان ئەوانەی بەشدار بوون دەنگیان بەو ڕێککەوتنەی خۆیان داوە بۆی ئێستا ئەتوانین بڵین خۆشبەختانە پەرلەمانی کوردستان لە ئەمڕۆوە بە تەواوەتی چونکە ئەرکی پەرلەمان ئەرکە سەرەکیەکەی لە ڕێی لیژنەکانەوەی لیژنەکانیش کاتێک دەست بەکاربن کە سەرۆک و جێگر و بڕیاردەریان هەبێ لە ئەمڕۆوە پەرلەمانی کوردستان بە تەواوەتی ئامادەیە بۆ پرۆسەی یاسادانان بۆ پرۆسەی چاودێریکردن ئینشاءڵڵا لەگەڵ دروستبوونی کابینەی نوێمی حکوومەت هێرمی کوردستان. بۆیە جارێکی تر پیرۆزبایی لەگەڵی کوردستانەکەین و پیرۆزبایی لە تەواوی فراکسیۆنە بەڕێزەکانەکەین و ئومێدی سەرکەوتنیان بۆ خۆش. زیادە لیژنانەیە بۆ هەمواری یاسای سەرۆکایەتیێرن چیکراوە لە پەرلەمان وەکێ و پرۆسەی لە پەرلەمانی کوردستان ئەنجام بدرێت. ئێمە لە دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان بەپێی ئەو ڕێوشوێنە پەیڕەویانەی کە لەسەر ئاستە سەر شانمانە مامەڵ لەگەڵ هەر پرۆژە یاساییەکەکەین کە لایەن فراکسیۆنەکان یان لە ڕێژەی یاسایی پەرلەمانتارانەوە پێشکەشەکرێ ئێمە لە سەرەتای هەفتەی ئایندەوە هەندێک پرۆژە یاسا لایەن بەشێک لە فراکسیۆنە بەڕێزەکان ئاراستی دەستەی سەرۆکایەتی کراوە
بە پێی ڕێشۆنە یاسایەکان مامەڵەیان لەگەڵاکەین. فرانسەکان هەمووان پابەندی لە بۆڵێتۆتنە یان بوو زۆریە بەڵام ئەوەی کە لە کۆمەڵە ڕۆژنامەنووسەکان لەبەرەوە جێمانە دەبێت پێشترە لەوەی نوێ یەکگرتووە کۆمەڵی ئیسلامیشە بە هەمان شێوە تێبینیان هەبوو لەسەرەوەی دوێ سامانەفروشتەکانتان لە کۆمەڵی ئیسلامی ساندۆتەوە وان ناڕازی بن ئەو پرسیارەکە پرسیار گەمشم بۆ ملاخان نازانم هەندێک دەنگۆ هەیە لە پەرلەمانتاران جێمانە دەبێت کە بازەوەی کە بەڕێزتان بگۆڕن کەسێکی لە شوێنەکەتان دابن بێت کە دوای تۆ لە پارتیۆ نزیکی پێش هەموو شتێک بەڕێزان ئێمە لە دەستەی سەرۆکایەتی بڕیارمان نەداوە پێم وتن لە 11 لە کوبوونەوەی هەموو فراکسیۆنەکان ئەوە ڕێی ڕسمی دەستەی سەرۆکایەتی پەرلەمان بۆ ئێمە بڕیار ناین کام فراکسیۆ سەرۆکی کام لیژنە وەرەگرێ و جێگری کام لیژنە وەرەگرێ وتومانە بۆ خۆتان بەجێهێڵین و ئێمە هیچ ڕێگریەکمان لەبووە لە ئەسنای گفتوگۆکانی نێوان فراکسیۆنی براوەی یەکەم و براوەی دووەم و براوەی سێم و ئیستحقاقێکە خۆیان بووە بەم ڕێککەوتنە هاتوونەتە لای ئێمە و ئەوەی کە جەنابیشت باسەکەی ئەوە ڕێککەوتنە ئیمزای کۆمەڵی ئیسلامی زوتنەوەی گۆڕان پارتی فراکسیۆنی پێکاتەکان لە یانەکانیشی لەسەرە ئێمە مامەڵەمان لەگەڵ ئەم ڕێککەوتنا کردو کە دوێنێ شەو کاتژمێر هاش هاتووە و ئەم ڕۆژ خۆشبەختانە تەواوی ئەو ڕێککەوتنە جێبەجێکراوە ئەوە مناخانیش فەرموو جەنابەت سەبارەت بە پرسیارەکەی لە ڕاستیدا ئێمە وەکو پێکهاتەی تورکمان مافی خۆمان بۆ کەوا لە دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان جێگیری دووەم بدرێتەوە پێکهاتەی تورکمان خۆشبەختانەوە لەلایەن 5 پەرلەمانتاری تورکمان کە کاندید کراوە و ئەو دەنگۆیانە هەموو تەنها دەنگۆیە هیچ ئەسڵ و ئەساسی نییە ئێمە بە ڕێککەوتنی سیاسی لەگەر حەزبی براوە یەکەم کە وەکو پارتی دیموکراتی کوردستان استحقاقی نەتەوەی خۆمان وەرگرتووە و بەردەوام دەبین لە پۆستەکە بۆم باسکردن ئێمە لەلایەن هەندێک لە پەرلەمانتاران و فراکسیۆنەکان کۆمەڵێک پرۆژە یاسا نێدراوەتە دەستەی سەرۆکایەتی و لەبەر ئەوەی ئێمە ئەمڕۆ سەرۆک و جێگر و بڕیاردەری لیژنە یاساییمان هەڵبژاردووە بۆ ئەو پرۆژان لای دەستەی سەرۆکایەتی و بەپێی پەیڕەو دەستەی سەرۆکایەتی پاش دیراسەکردنی جەدوای قانونی و پێویستی ئەم پرۆژانە چکە هەر پرۆژە یاسایەکە دەدرێت بەپێی پەیڕەوی تازە بێت دەستەی سەرۆکایەتی تەماشای ئەم پرۆژە یاسایە بکات بۆی بزانرێ ئایا پێشتر پرۆژە یاسای هاوشێوە پێشکەش کراوە یاسای وامان هەیە پێویست بە هەموارەکان یا هەندێک پرۆژە یاسا هەیە پەیوەستە بە کاروباری حکوومەتەوە چونکە ئیلتیزاماتی مالی تایە بۆیە ئێمە چاوەڕێی ئەوەین هەندێک لەو پرۆژە یاسانە پێویست بەوەکە لەگەڵ کابینەی نوێ مامەڵە بکرێ بەڵام ئێمە دیسان دەڵێن هەر پرۆژە یاسایەک پێشکەشی دەستەی سەرۆکایەتی کرێ لەبەرەوەی لە وەرزی لە مانگی یەکەمی وەرزی یەکەمی گرێدان و تەشریع پەرلەمانی کوردستان ملزەمە بەوەی ئەم پرۆژانە وەربگرێ ئێمە هەندێک پرۆژە یاسامان ئێستا وەکو سەرۆکایەتی لەبەردەستە دراسەیانەکەین دوای ئیحالەی لیژنەی یاساییانەکەین دوای هەڵسەنگاندن ئەو کات داوای جەلسەیەکەکەین بۆ خوێندنەوەی یەکەمیان دەیانگوت ئێمە داوای هاوپەیمانیمان کردووە بۆی کە لە دەستەی سەرۆکایەتی لێژنەکان زیاترمان بەکەی بەڵام هاوپەیمانیەکەی ئێمە ڕەت کراوەتەوە لە بەرامبەردا هاوپەیمانی بۆ پێکاتەکان ڕەت نەکراوەتەوە جیاوازی کراوە بەڵێ دوێنێ ئەم پێشنیارە نوێنەری بەڕێز فراکسیۆنی نەوەی نوێش هاتە کوبوونەوەکەی فراکسیۆ سەرۆک فراکسیۆنەکان لەگەڵ دەستەی سەرۆکایەتی پەرلەمان لەوێش ئەو تەرحەکرا کە فراکسیۆنی نەوەی نوێ لەگەڵ کۆمەڵی ئیسلامی فراکسیۆنی نەوەی نوێ خۆیان وتوبیان ئێمە ئەو ئیستحقاقی کە هەمانە لە سەرۆک و جێگر و بڕیاردەر ئەدەینە برایانی کۆمەڵی ئیسلامی برایانی کۆمەڵی ئیسلامیش کاکسۆران عومەر لە نوێریان بوو لەناو کوبوونەوەکان لەوێ ئەم بابەتە تەرحکرا ئێمەش پێمان وتون زۆر ئاساییە ئێمە مامەڵە لەگەڵ تەسجیلکردنی هاوپەیمانێتیەکەکەین چۆن پێکهاتەکان هاوپەیمانێتییان تەرح کردووە دواتر فراکسیۆنەکانی دیکە ئەم پرسیاریان لە فراکسیۆنی کۆمەڵ و نەوەی نوێ هەبوو ئێمە کە دەنگ ئەدەین بە مڕەشەحی ئێوە بۆ سەرۆکێک بۆ جێگرێک ئایا ئەندامانی فراکسیۆنی نەوەی نوێش دێنە ناو لیژنەکان دەنگ بدەنەوە بەو سەرۆک و جێگر و بڕیاردەرانی کە بەر ئێمەکەوت کە ڕێککەوتنەکە یەک پاکێج بووە ئەمڕۆ تێکڕای ئەندامانی هەموو ئەو فراکسیۆنانەی ئەم ڕێککەوتیان ئیمزا کردووە دەنگیان بە یەکتری داوە واتە بۆ نمونە فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی دوو سەرۆک لیژنەی بەرکەوتووە تەنها یەک ئەندامیان لەو لیژنا هەبوو بەڵام لە هەردوو لیژنەکە بە دەنگی دە ئەندامی ئەو لیژنەیە بۆتە سەرۆکی فراکسیۆن سەرۆکی لیژنەکان بۆیە کە لەناو خۆیانە فراکسیۆنەکان نەگەشتنە ڕێککەوتن دوجار ئەم ڕێککەوتنە ئیمزا کراوەیان بۆ ئێمەێنەوە ئێمەش مامەڵەمان لەگەڵ ئاوا کردووە
پرۆژەکەی چاکسازی هەنگاوەکان چ دەبێت بۆ ئێمە چاوەڕێی بۆی پرۆژه یاسای چاکسازی چاوەڕێی دروستبوونی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستانی چکە هەر پرۆژەیەک دیسان ئەڵێن لێکەوتەی دارایی هەبێت بابەتی بودجە بێت ئەم بابەتانەی پەیوەستن بە حکوومەت ئەبێت لە حکوومەتەوە بۆ پەرلەمانی کوردستان بەرز بکرێتەوە و ئێمە ئومێد دەکەین پرۆژه یاسای چاکسازی یەکێک بێت لە پێشینەترین ئەو پرۆژه یاسایانەی کە ئاڕاستی پەرلەمانی کوردستان دەکرێت. هم بۆ کوردستی سەرۆکایەتی و فراکسیۆنەکانی پەرلەمانکاری بۆ ناکەن بێزە نێردەی ویژەی بۆ تێگەیاندن پرسیاری دومیشمەوەیە پێداوانی لە سوێ پەرلەماندا غەدر لە فراکسیۆنە ئۆپۆزیسیۆنەکان کە ئەوەی تەلەڤیزیۆنەکان دانین ئەمە ئەوە دەرەقا پەرلەمانی کوردستان پەرلەمانێکی ئەکتیڤ دەبێت لەڕووی هەبوونی ئۆپۆزیسیۆنە. پێش هەموو شتێک ئەم پەرلەمانی کوردستانە ئێمە بە حکمی ئەوەی فراکسیۆنە بەڕێزەکان 4 مانگی ویست تا ڕێککەوتن لەسەر ئەوەی کە دەستەی سەرۆکایەتەکە چۆن هەڵەبژێرن و ئێمە ئومێد دەکەین کە لایەنە سیاسی بەڕێزەکانی تریش بە تایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ پۆستی سەرۆکایەتی پەرلەمان پەلە بکەن بۆی ئەمە هەمومان پێکەوە بابەتی دەستور وایە لەم خولەی پەرلەمانی کوردستان ڕاست پێدراوە بەڵام تەمەنی ئەم خولەش کاکە ئەوەندە زۆر نییە تا ئێستا بڵێن ئەو تۆمەتبارمان کەم بۆی کە پشتگوێ خراوە. ئەمڕۆ ئێمە سەرۆکایەتی لیژنەکانمان تەواو کردووە. لیژنەی نووسینەوەی دەستور پێویستی بە تەوافق و لەبەرەوەی ڕەهەندێکی نیشتیمانی بە هەموو لایەنەکانێت چ ئەوانی لەناو پەرلەمانن چ ئەو هێزانە کە لە دەرەوەی پەرلەمانی کوردستانیشن. ئێمە دوای ئەوەی کە سەرۆکایەتی هەرێم کارا ئەکرێت دوای ئەوەی کە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان متمانەی پێ ئەدرێت ئەو کات سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان بە هەمانگی لەگەڵ تێکرای فراکسیۆنەکانی ناو پەرلەمانی کوردستان ئەبێت دراستەی ئەوەکەن بۆ نووسینەوەی دەستوری هەرێمی کوردستان چ ڕێوشوێنێک ئەگرنەبەر ئایا لیژنەی نووسینەوەی دەستور کە لە خولی پێشووترا هەبووە ئەکتیڤ بکرێتەوە و دەنگی لەسەر دێتەوە ئەندامی تری بۆ زیاد دەکرێت. لیژنەی پێشووی نووسینەوەی دەستور 74 مادەیان تەواو کردووە ئایا لەو 74 مادە یعنی لە مادەی 75ەوە دەست پێ ئەکرێت یان ئەم پرۆژەیە لەگەڵ پرۆژەکانی تر یەکەخرێ و لە مادەی یەکەمەوە دەست پێکرێت بۆیە ئەم بابەتە بە تەنها سەرۆکایەتی پەرلەمان لی مەسئول نییە لەبەرەوەی ڕەهەندێکی نیشتیمانی هەیە پێویست بەوەکە هەموو فراکسیۆنەکان هەموو پێکاتەکانی کوردستان بەشدار بن لە بڕیاردان لەسەر ئەمە. خاڵەتی دووەمیش ئێمە لە سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان مامەڵە لەگەڵ فراکسیۆنە ناکەین ئەمە لە فراکسیۆنی دەسەڵاتایە و ئەمە لە فراکسیۆنی ئۆپۆزیسیۆنایە مامەڵە لەگەڵ پەیڕەوی ناوخۆ ئەەکەین چونکە ئەگەر ئێمە وەکو سەرۆکایەتی بەرپرسین بەرامبەر بە هەموو ئەو فراکسیۆنانی کە بەپێی پەیڕە و تعریف کراون کە فراکسیۆن چییە هەر کیانێکی سیاسی بەشداری هەڵبژاردننی کردبێ و کورسی پەرلەمانی بەدەست هێنابێ ئەمە فراکسیۆنە لە پەرلەمانە ئیتر ئایا لە دەسەڵاتە یا لە محافەزەیە ئەمە بابەتێکی ترە. لە بابەتی تریش چالاکی و ئەکتیڤبوونی پەرلەمان بەوە ناکرێت کە ئایا کام فراکسیۆنی دەسەڵات لە کام لیژنا هەیە یا کام فراکسیۆنی ئۆپۆزیسیۆن لە کام لیژنانیە. پەرلەمانتار مادام پەرلەمانتارە بەپێی پەیڕە و بۆی هەیە لە هەموو لیژنەکان گفتوگۆ بکە بۆی هەیە لە هەموو لیژنەکان ڕێی خۆی بدا و ئەتوانێت لەناو هۆڵی پەرلەمان قسەی خۆی بکات دەنگی خۆی با دەنگی ناڕزایی بەرزکاتەوە بۆیە ئێمە ئومێد دەکەین بە گیانێکی تەبایی چ ئەو فراکسیۆنە بەڕێزانەی کە خۆیان بە ئۆپۆزیسیۆن ئەزانن چ ئەو فراکسیۆنانی کە لەناو دەسەڵات و کابینە ئەبن چەتری پەرلەمان کۆکەرەوەی هەمومان بێ بۆی ئەو ناوکۆکی سیاسیانی لە دەرەوە هەن بین لەژێر چەتری پەرلەمان بە گیانی یەکتر قبولکردن نەک بە گیانی ڕەتکردنەوە عەقڵێکی فاشی مامەڵە لەگەڵ یەکتریا بکەین. یاسا دەبن بێ تەواقعی نیشتیمانی واتە تا ئێستا ئێسێتی لەگەڵ پارتیەک نەکەوتووە ئەمان کاتدەسەن پرۆژە یاسای خولی سارەماوە ئێوە کاتدەسەن پرۆژە یاسان دەکەن یان تەنها پرۆژە یاسای لێ کاری پێ دەکەن قسەیەک شێرە دەستەی سەرۆکاتی پەرلەمان دەکەوتین لەگەڵ کۆمپانیای زیاتری بۆ هێنانی ئۆتۆمبیل بەخست بۆ پەرلەمانتانە زۆر بە حەز کرۆ پرسیارت کرد دەست خۆش حەزەکەی لە ئەوەی کۆمپانیای جیانەوە دەست پێکەین چکەمە لای ئێوە مهمترەوە بزانتان دەشتی نا ئێمە حەزەکەم زۆر بە سەراحەت بیڵێم ئێمە بەرپرسین لە پاراستنی شکۆی پەرلەمان و پەرلەمانتاران لێرەوە لە بەردەم هەر هەمووتان ڕایەگەێنین نە هیچ فراکسیۆنێک داوای کردو لە مڵکی گشتی بۆ بچکە بیسمانەوە بەداخەوەندێک فراکسیۆن مزایدەیانە کرد ئەیانوت ئێمە داوامان کردووە لە بودجەی گشتی ئۆتۆمبیلشتی و ئەسڵ و ئەساسی نییە ئێمە خۆمان لە کۆبوونەوەی دەستەی سەرۆکایەتی پەرلەمان لەگەڵ فراکسیۆنە بەڕێزەکان بە پێی پەیڕە و دەسەڵاتی دەستەی سەرۆکایەتی هاوکاری پەرلەمانتاران کە بۆ حاڵەتی پێویست بۆ مەسەلەی گواستنەوەی پارلەمانتارەکانیش ئێمە پێمان وتن ئێمە ئامادەنین لە بودجەی گشتی ئۆتۆمبیل بکڕین و ئێوەش داواتان نەکردو لە بودجەی گشتی ئۆتۆمبیل بکردێ بەڵام داواتان کردو ئەم بابەتە چارەسەر بکرێت ئێمەش پێشنیارمان بۆ فراکسیۆنە بەڕێزەکان کرد کە لەگەڵ ئەندامانی پەرلەمان گفتوگۆ بکەن کۆمەڵێک ئۆپشنمان داونەتی یەکێک لە هەرسی ئۆپشنەکە وە لەسەر موچەی پەرلەمانتارەکە خۆی
نەک لەسەر میزانی پەرلەمان. جەنابەت لە وارتیڤ ئیشەکەی ئەتوانی لەگەڵ کۆمپانیایەک تەنسیقەکەی ئۆتۆمبیلێک بۆ خۆتەین لە موچەکەت، بەڵام وارتیڤ پشگیری تەکا زەمان تەکا بە حکمی کارمەندی لەلای ئەو کە لە موچەکەت ئەو قستەی ئەدرێتەوە کۆمپانیا نافەوتێ. ئێمە بەڵێ داوامان کردووە لە کۆمەڵێک کۆمپانیا، نەک تەنها کۆمپانیای جیهان، داوامان لێکردن هەندێک ئۆپشنمان بنێ کە تا لەسەر موچەی پەرلەمانتارەکان ئۆتۆمبیلیان بۆ دابین بکرێت بۆی ببێتە مڵکی خۆیان. ئیتر ئەی فرۆشتنەوە دوای پەرلەمانتاری چی لێکەن مڵکی خۆیانە، مڵکی پەرلەمان نییە. بە سوپاسەوە کۆمپانیای جیهان ئۆفەرێکی زۆر تایبەتی هێناوە، ئێمە من لە خۆمان لەگەڵیان دانیشتین، داواشمان لێکردن لەبەرەوەی نەبێتە بارگرانێکی گەورە لەسەر پەرلەمانتارەکان. ئەو پێشەکی کە ئەدرێتە پارەی ئۆتۆمبیلەکە ئەو پێشەکەشمان بۆ بکەنە قست، یعنی لە موچەکانی خۆیان پەرلەمانتارەکان. بە سوپاسەوە کۆمپانیای جیهان ئەوەشی کردووە ئەو پێشەکەی بۆ هەر ئۆتۆمبیلێک وەرەگیرێ لە یەک جار وەرناگیرێ، ئەویش ئەکرێتە قستی چەند مانگێک. بۆیە بەڵێ بەڕێزان بە هەموو ڕایگشتی بزانێت پەرلەمانتاران لە موچەی خۆیان مڵکی خۆیان ئۆتۆمبیل بۆ خۆیان دابینەکەن $1 نە لە میزانی پەرلەمان، نە لە میزانی گشتی، نە لە بودجێ گشتی بۆ ئۆتۆمبیلی پەرلەمانتاران سەرف نەکراوە و ناشکرێت. سەبارەت بە پرسیاری ئەوی تریشت، ئێمە دڵنیابن هەتا پێمان بکرێت ئەو یاسایانەی ڕەهەندی نیشتیمان هەیە بە هەماهەنگی و بە تەوافقی نێوان فراکسیۆنەکانەکرێت، چونکە تا ئێستا ئێمە ئەم سیاسەتەمان گرتوۆتە بەر لە ئیدارە وەکو دەستەی سەرۆکایەتی لە بەڕێ سەرۆکی پەرلەمان ئێمەشەوە کە ئێمە هانی هەموو فراکسیۆنەکانەین بەڕێککەوتن بابەتەکان یەکلایەکەنەوە نەک بەدەنگدانی زۆری نەو کەمی نەبێت. سەبارەت بە پرۆژە یاساکانی پێشووتریش ئێوە زان لەگەڵ هەر خولێکی پەرلەمانی لە خولی پێشووتر کۆمەڵێک پرۆژە یاسا هەبووە خوێندنەوەی یەکەم ئەوانەی بۆ کراوە، بەڵام ئێمە هەوڵین سوود لەو پرۆژە یاسانە وەربگیرێت لەگەڵ ئەو پرۆژە یاسا نوێیانەی کە بۆ خۆناغی ئێستا پێویستن. ئایا بەپی کێڕەوەی ناوچەی پەرلەمان ئەو لیژنانەی ئێستا وەڵی سەرۆکایەتیەکانی لیژەکان ئەوەی خۆش دەدان دەتوانن کاری پەرلەمانتاری یا کوردستان پرسیار ئاسێ بکەن یان سادی تر لەسەر قسمەتەوە ئەوەی ئێستا بەڕستا ئەمڕۆ بەسەوات ئەمە دوو پەرلەمانی کوردستان چی کردووە؟ سێ شتێک ئەرکی پەرلەمان سێ ئەرکە: ئەرکی یاسادانان و هەموارکردنەوەی تەشریعە، لەگەڵ ئەرکی بەدواداچوون و چاودێری حکوومەتە، لەگەڵ ئەرکی بەدواداچوون و پسەندکردنی بودجێ. ئەم سێ ئەرکەی هەیە. لیژنەکان ئەتوانن کاری تەشریعکەن، بۆی باسمان کرد کۆمەڵێک پرۆژە یاسا ئێستا دراوەتە سەرۆکایەتی. لە ئەمڕۆ ئێمە ئەتوانین ئەو پرۆژە یاسانی ئاراستەی سەرۆکایەتی کراون بدرێنە لیژنە تایبەتمەندەکان بۆ هەڵسەنگان و ئامادەکردنی ڕاپۆرت. اینجا ئێمە کۆبوونەوەی پەرلەمانەکەی بۆی خوێندنەوەی یەکەمیان بۆ بدرێت لەبەرەوەی کابینەی هەشتەم لەلایەن خولی چواری پەرلەمانی کوردستانەوە متمانەی پێدراوە. ئەم خولەی ئێستا و لیژنەکان ناتوانن پرسیار ئاراستەیانکەن. ئێمە چاوەڕێی لە ئایندەیەکی زۆر نزیک هانی هەموو لایەنە سیاسەکان کابینەی نوێم دروست ببێت بۆی لەم پەرلەمان لە خولی پێنجەم متمانی پێ بدرێت، بۆی ئەو کات دەورە ڕقابیەکەی پەرلەمانیش لە لیژنەکانەوە دەست پێ بکات. بەڵام لیژنەکان ئێمە لە هەفتەی ئایندەوە ئەمڕۆژ پێمان وتون سەرۆکی هەر لیژنەیەک هەماهەنگی کۆبوونەوەی تەواوی لیژنەکان بکات. ئێمە وەکو دەستەی سەرۆکایەتی لیژنە بە لیژنە لەگەڵیان دانیشینەوە بۆی بزانی استراتیژی کاری ئەم لیژنانە چی ئەبێت، بە دیکۆمنتکردنی کارەکانیان چۆنە، سوود چۆن لە خولەکانی ڕابردووی پەرلەمانی کوردستان وەرگیرن، داتایەکی تەواو بۆ خۆیان لەسەر ئەو بە تایبەتمەندی ئەو لیژنانەی کە هەن ئامادە بکەن بۆی بتوانین لیژنەکان ئامادە بن بە پێی پەیڕەو لەگەڵ دەست بەکاربوونی کابینەی نوێن بتوانین ئیشەکانی خۆیانکەن. کۆبوونەوەی پەرلەمانی کوردستانیش کەی هەندێک لە پرۆژە یاساکان حازر بوون، ئیتر لە ئێمە لە هەفتەی ئایندەوە پەرلەمان بە تەواوەتیەوەی سەرسکی ئیشکردنی خۆی زۆر سپاس.